سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام، هێرشی درۆنی سوپای پاسداران بۆ سەر کەمپی بنەماڵەکانی حیزبی دیموکرات لە کۆیا، هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چیای کۆڕاک، درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی لە شارە جیاوازەکانی ئێران و کوژران و برینداربوونی چەندین کەس لە ئەندامانی ڕژیم لە شارستانی تەفتەن. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام بە پێ زانیاریەکان ساسان چەمەن ئارا، هونەرمەندی کورد و خەڵکی شاری ئیلام لەلایەن هێزە حکوومەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە. هاوکات خوشکی ناوبراو پەرستوو چەمەن ئاراش دەست بەسەر کراوە و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. بەپێی راپۆرتەکان ڕۆژی دووشەممە 25 ڕەشەمەی 1404 هەتاوی ساسان چەمەن ئارا کە تەمەنی 36 ساڵە و یەکێک بووە لە دەست بەسەرکراوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ماڵی بنەماڵەکەی لە شاری ئیلام لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە و هەروەها خوشکی ناوبراو پەرستوو چەمەن ئاراش لە هەمان شوێن دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. هێرشی درۆنی سوپای پاسداران بۆ سەر کەمپی بنەماڵەکانی حیزبی دیموکرات لە کۆیە. بەپێی زانیاریەکان سوپای پاسداران هێرشێکی دیکەی درۆنی بۆ سەر کەمپی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ناوچەی کۆیا ئەنجام داوە. بەپێی راپۆرتەکان درۆنێکی ئینتحاری بەرەو کەمپی نیشتەجێبوونی بنەماڵەکانی ئەندامانی حیزبی دیموکرات لە ناوچەی کۆیا هاوێشراوە. هەروەها شەوی ڕابردوو کەمپی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە سنووری پارێزگای سلێمانی بە 4 موشک هێرش کراوەتە سەری. پاش ئەم ڕووداوانە هێزە ئەمنیەکان و تیمەکانی فریاگوزاری خێرا ڕەوانەی شوێنەکان کراون بۆ هەڵسەنگاندنی دۆخی زیانەکان. جێگای ئاماژەیە کە تا ئێستا زانیاریەک ورد سەبارەت بە ئەگەری برینداربوون یان زیانە مادیەکان بڵاو نەکراوەتەوە و بە وتەی سەرچاوەکان ئەم هێرشانە لە درێژەی ئاڵۆزی ئەمنیەکانی ناوچەکەدا ڕوویداون. هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چیای کۆڕک. بەپێی زانیاریەکان سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە درۆنێکی ئینتحاری هێرشی کردووەتە سەر چیای کۆڕک لە سنووری قەزای خەلیفان. بەپێی راپۆرتەکان ئامانجێکی نادیار لە چیای کۆڕک لەلایەن سوپای پاسدارانی ڕژیمەوە کراوەتە ئامانج و هێندێک سەرچاوە ئاماژە دەکەن کە هێرشەکە بە درۆن ئەنجام درراوە، بەڵام تا ئێستا زانیاریەک ورد سەبارەت بە ئامانجی هێرشەکە بڵاو نەکراوەتەوە. دانیشتوانی ناوچەکە باس لەوە دەکەن کە هێزە ئەمنیەکان پاش ڕووداوەکە بە خێرایی گەیشتوونەتە ئەو شوێنە و هەروەها لێکۆڵینەوەیەکی سەرەتایی بۆ دیاریکردنی هۆکاری ڕووداوەکە دەست پێکراوە. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ئامانجێکی سەربازی لە شارە جیاوازەکانی ئێران. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان چەندین هێرشی ئاسمانی و موشکی بۆ سەر ئامانجە سەربازی و ئەمنیەکان لە شارە جیاوازەکانی ئێران تۆمار کراوە. بەپێی راپۆرتە میدیە مەیدانیەکان لە ناوچە جیاوازەکانی تاران وەک نیاوەران، مەجیدیە، شەهرێکی غەرب و شەقامی تاڵەقانی تەقینەوە تۆمار کراوە. هەروەها بەپێی راپۆرتەکان پادگانی هێزی هەوایی خەزرایی بنکەی بەسیجی زەفەر 149 و هێندێک دامەزراوەی ئەمنی بوونەتە ئامانج. لە هەمان کاتدا لە شاری شیراز ستادی فەرماندەی هێزی ئینتزامی هێرشکراوەتە سەری و لە باشووری وڵاتیش شارەکانی خۆڕەمشار، بەندەرعەباس و بوشێر بوون بە ئامانج. بەپێی هێندێک راپۆرت لە نزیک فڕۆکەخانەی میهراباد فڕۆکەی تایبەت بە گواستنەوەی ڕێبەری کۆماری ئیسلامی کراوەتە ئامانج و بە تەواوی تێکشکاوە. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران.
بەپێی راپۆرتی ناوەندی چاودێری ئینتەرنێت نێتبلۆکس سنووردارکردنی ئینتەرنێت لە ئێران گەیشتووەتە ڕۆژی حەڤە و ئەم بارودۆخە بووەتە هۆی کەمبوونەوەی پەیوەندیەکان بۆ بەشێکی زۆری بەکارهێنەران. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان کۆی کاتژمێرەکانی سنووردارکردنی ئینتەرنێت لە ئێران گەیشتووەتە 384 کاتژمێر و لە 24 کاتژمێری ڕابردوودا هەروەها بەهۆی گرفتی ژێرخانەکانی ئینتەرنێت لە ئێران ڕێژەی سنووردارکردنەوەی ئینتەرنێت لە ئێران بەرزتر بووەتەوە. هەندێک بەکارهێنەرانی ناو لیستی سپی کە پێشتر دەستیان بە ئینتەرنێت گەیشتووە ئێستا باس لە کێشە و قەدەغەی نوێ دەکەن و بەپێی راپۆرتەکان هەندێک خزمەتگوزاری تۆڕی ملی زانیاریش لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە کار کەوتووە. کوژران و برینداربوونی چەندین کەس لە ئەندامانی ڕژیم لە شارستانی تەفتەن. بەپێی راپۆرتەکان کاروانێکی هێزە ئینتیزامیەکان لە شارستانی تەفتان لەلایەن گروپێکی چەکداری نەناسراوکراوەتە ئامانج. بەپێی زانیاریەکان بەهۆی هێرشی ئەو گروپە چەکدارە بۆ سەر ئۆتۆمبیلی گەشتی هێزەکانی ئینتیزامی ڕژیم چەندین کەس کوژراون و پاش هێرشەکە تیمی هێرشبەرەکە بە بێزیان ئەو شوێنەیان بەجێهێشتووە. شایانی باسە کە پاش ئەم ڕووداوە هێزە ئەمنیەکان خێرا ئەو ناوچەیانە گەمارۆداوە و دەستیان بە لێکۆڵینەوە کردووە. راپۆرتێک سەبارەت بە هێرشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران ژمارەیەکی زۆر لە بیناکانی حکوومەت بە تەواوی لە ناوچوون. بەپێی زانیاریەکان تا ڕۆژی یەکشەممە 54550 یەکەی مەدەنی زیانیان پێگەیشتووە یان وێران بوون. لە نێوان ئەوانەدا 29146 بینای نیشتەجێبوو و 6851 بینای بازرگانی لە پارێزگای جیاوازەکان زیانیان پێگەیشتووە. هەروەها لە پارێزگای چاران 18180 بینای دیکەی نیشتەجێبوون و بازرگانی ڕووخاون. بەپێی هەمان راپۆرت 120 قوتابخانە زیانیان پێگەیشتووە و 236 ناوەندی تەندروستی و داروخانەش زیانیان پێگەیشتووە. راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە سەرکوتی خۆپیشاندەران لە ئێران. بە وتەی مایساتۆ راپۆرتی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافەکانی مرۆڤ لە ئێران سەرکوتی خۆپیشاندەران لە مانگی بەفرانباری ئەمساڵ بە شێوەیەکی دڕندانە ئەنجام دراوە و ژمارەیەکی زۆر لە ناڕازیان گیانیان لەدەستاوە. بەپێی ئەم راپۆرتە خۆپیشاندانەکان کە لە کۆتایی ساڵی 2025 دەستیان پێکرد بە خێرایی 31 پارێزگای گرتەوە و بەپێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت لە زۆربەی شارەکان بە چەکی جەنگی دەستڕێژی گولەیان لە هاوڵاتیان کردووە. لە راپۆرتەکەدا هاتووە کە تەقە بۆ سەر دانیشتوانی بێتفاع لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان ناگونجێت و بەپێی ئامارە بڵاوکراوەکان ژمارەی کوژراوانی ئەم خۆپیشاندانانە گەیشتووەتە هەزاران کەس. ئۆپەراسیۆنی زەمینی سنوورداری ئیسرائیل لە باشووری لوبنان. سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە کە هێزەکانی ئەم وڵاتە ئۆپەراسیۆنێکی زەمینی سنوورداریان لە باشووری لوبنان دەست پێ کردووە. بەپێی دوایین هەواڵەکان سوپای ئیسرائیل لە ڕاگەیاندنەکەدا باس لەوە دەکات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانیان لە ناوچەکانی باشووری لوبنان چەند ئامانجێکی سەربازیان کردووەتە ئامانج. بەپێی ئەم ڕاگەیاندنە ئۆپەراسیۆنەکە بە مەبەستی کەمکردنەوەی مەترسیە ئەمنیەکان بۆ دانیشتوانی باکووری ئیسرائیل ئەنجام درراوە. لەلایەن هێزە زەمینیەکانی ئۆپەراسیۆنەکە بەڕێوە براوە و هەروەها وتراوە کە لە ماوەی ئەم ئۆپەراسیۆنەدا چەند شوێنێکی سەربازی و ژێرخانی چەکدارانی حیزبوڵڵای لوبنان لەناوبراون. هێرش بۆ سەر بارەگای هەشتی شەعبی لە عێراق. بەپێی راپۆرتەکان بارەکای هەشتی شەعبی لە قەزای قائم لە ڕۆژئاوای پارێزگای ئەنبار بۆتە ئامانجی هێرشێکی ئاسمانی. بەپێی راپۆرتی گەیشتوو تەقینەوەیەکی بەهێز لە ناوچەکە تۆمار کراوە و پاش ئەوە تیمەکانی فریاگوزاری خێرا ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کراون. بەپێی هەندێک راپۆرت ئەم هێرشە لە درێژەی ئاڵۆزیە ئەمنیەکانی ناوچەکەدا ڕوویداوە، بەڵام تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەکی ورد سەبارەت بە ژمارەی کوژراوان بڵاو نەکراوەتەوە. پلانی ئەمریکا بۆ داگیرکردنی دوورگەی خارک. بەپێی راپۆرتی ڕۆیترز دەوڵەتی ئەمریکا پلانی داگیرکردنی دوورگەی خارک لە باشووری ئێران
وەک یەکێک لە بژاردە سەربازیەکان لە بەرچاو دەگرێت. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان، دوورگەی خارگ یەکێکە لە گرنگترین پێگەکانی هەناردەی نەوتی ئێران و بەپێی راپۆرتەکە ئەمریکا لەگەڵ چەند وڵاتێکی دیکە گفتوگۆ دەکات بۆ پێکهێنانی هاوپەیمانیەک بۆ پاراستنی گەروی هورموز و ئەم ڕێگایە یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی گواستنەوەی نەوت لە جیهاندا. دووە هەواڵمان سەبارەتە بە گفتوگوی یەکێتی ئوروپا و چین سەبارەت بە گەروی هورموز. بەپێی راپۆرتەکان، یەکێتی ئوروپا و چین سەبارەت بە بارودۆخی ئەمنی هاتوچووی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورموز دەستی پێکردووە. بەپێی زانیاریەکان، کایا کالاس بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا ڕایگەیاندووە کە ئەم بابەتەی لەگەڵ ئامریکا و هەروەها لەگەڵ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان باز کردووە و لە هەمان کاتدا چین ڕایگەیاندووە کە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان پەیوەندیکی نزیکی هەیە. بە وتەی بەرپرسان، ئامانجی ئەم گفتوگۆیانە کەمکردنەوەی ئاڵۆزیەکان و پاراستنی ئازادی گواستنەوەی نەوت لەو ڕێگایەیە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ بڕیارێکی کۆتایی سەبارەت بە چارەسەرکردنی دۆخەکە بڵاو نەکراوەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.